ژیانی ئێمە بەدەست ئەڵڵایە. خۆشی و ناخۆشیەکان ئەزمونت پێدات. هەرچیت کردو بە ئارامی بژێ. یعنی ژیانی جنۆکە، ژیانی شەیاطین و ئەمانە با ژیانت لێ هەرەسان نەکات. تۆ لە تاریکی بە کێ ئەتپارێزێت؟ ئەڵڵا. لە ڕووناکی بە کێ ئەتپارێزێت؟ ئەڵڵا. ئەوە چاوی تۆیە حوکمەکات کە چی بچیتە تاریکیەوە ترسناکە. تۆ بچۆ گۆڕەوە کردەوەی جوانت پێ بێت وەکو ڕۆژی ڕووناک قەبرەکەت ڕووناکە. بەڵام ئەگەر پێت نەبێت هەچی گڵۆپی دنیا هەیە بیکەنە قەبرەکەتەوە ئیش ناکات، ڕووناکیت ناداتێت. بۆیە بە ئارامی بژین وەخوای گەورە ئەمانی داوە بە هەر هەمومان. ئەچینە سەر ئەو جێگەیە سەرنێ سەر سەرین بێ هیچ ترسێک، بێ هیچ قەلەقێک. چەند خۆش. ترسی ئەوەت نییە سەقفەکە بڕمێتە سەرتا، ترسی ئەوەت نییە کەسێ بتکوژێت. الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. خوای گەورە منەت ئەکا بەسەر عەبدەکانیە لە قورئانە سوورەتیها لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع. برسیتان بخوای گەورە نانی پێتاندا وآمنهم من خوف. ترسی شانە بخوای گەورە ترسەکەی نەهێشت. جاران ئێمە لە ترسی حزبی بەعز ژیانمان نەبوو. من چەند ساڵ فیرار بوو باشە ترسی ئەومان هەبوو شەو بێن بمانگرن، شەو بێن کاکە بمان کوژن. بەڵام خوای گەورە ترسەکەی نەهێشت. چەند خۆشە تۆ بە ئارامی لە وڵاتی خۆتا ئاژی، چەند خۆشە بە ئارامی لەگەڵ ماڵ و خانەوادەی خۆتا کتێبەکە خوێنیتەوە، سەر شاشەیەکەکەیت، بە ئارامی سەفەر ئەەکەی، بە ئارامی لە بازاڕ ئاگەڕیت. ئەمە بەڕاستی یعنی نیعمەتە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەس سێشتی هەبێ، سێشت وەک ئەو وایە هەموو دنیای هەبێت. من أصبح منكم آمنا في سربه. هەر کە بەیانی هەستای ئەمین بیت، شارەکەت ئەمینە، ئەچی بۆ دەوام بە ئەمینی ئەچیت، وە سەر کارەکەت بە ئەمینی ئەچی، دوژمندار نیت، ترست لە خۆت نییە. ئەو ئەرزە هەر هەمووی ڕاخراوە لە خزمەتی تۆیایە. عنده قوت يومه. نانی ئەو ڕۆژەت هەبێ بیخۆیت باشە و سەحەت و تەندروستیتش باش بێت، واتە جەسەدێکی باش دوور لە نەخۆشی، ئەمن و ئەمانێکی باش لەسەر ئەرزە لەگەڵ لوقمەنانێکا پێی بژیت. ئیتر تۆ وەگەوە وایە جنسەی بەریتانیا لە گیرفان بێت، بخوا وەگە وایە شنگڵت پێ بێت، وەکو وایە فیزەی هەموو ئەوروپا و بەریتانیا ئەمریکا و پێ بێت، وەک ئەوە وایە تۆ ئازاد بی لەسەر ئەم زەویە چی ئەەکەی بیکە. دی خوای گەورە ئەمی پێمان بەخشیوە، بە زۆربەی هەرە زۆرمانی بەخشیوە. دی لەخوا بەزیابێتەوە لە وڵاتە زۆر بە ئارامی ئەژێ، الحەمدولله. ئەو تا بە ئارامی ئێمە دانیشتوینە سەیری یەکتریەکەین. من قسەتان بۆ کەم بە ئارامی بەسەر ئەو ئەرزەیە ئەڕوین بۆ مزگەوت، بە ئارامی ئەچین بۆ بازاڕ، بە ئارامی ئەچین بۆ دەوامەکانی خۆمان، لە ناو سیارەیە بە ئارامی ئەژیت. ئەمە بەڕاستی مە گەورەترین نیعمەتە. لە شێکی ساغ لوقمەنانێکیش هەیە بۆ بەیانی بیخۆین. دەی مادام دنیا هەمووی هی تۆیە قوربانگیان، ئەوەی ماوە زەخیرەیە کۆی بکەیتەوە بۆ قیامەت. تەمەنا ئەکەم زۆر بڵێیم نەکردبێت، هەر لەبەر ئەو مایکە بوو بۆیە ویستم قەوسێ بکەمەوە لە خزمەتانە ئاوا بەجێتان نێڵم، کە نامەوێت یعنی هیچ بینەرێکی من، هیچ کەسێک لەسەر ئەم ئەرزەیە موسڵمان بێت بە قەلەقی بخەوێت، بەنە ئارامی بخەوێت.